ئێستاش داوا لە مامۆستا ماریە محەممەد فەرەز دەکەین بەڕێزیان بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ خوێندنەوەی وتەی بەخێرهاتنی لیژنەی باڵا. بسم الله الرحمن الرحيم. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. میوانانی خۆشەویست بەشداربووانی دێمین فیستیڤاڵی تاجی زێڕین بەخێر هاتن سەرسەر و سەرچاومان. ئێمە لە ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان بە دروشمی پەروەردەکردنی نەوەیەک بۆ ئایندەی نەتەوەیەک لە خزمەت چینی لاوان و گەنجان داین. لەم سەردەمی جەنجاڵی و نائارامی سیاسی و ئابووری ناوچەکە بە تایبەت و جیهان بەگشتی ڕێکخراوی گەشەپێدان ئومێد و هیوایەکە بۆ گەڕانەوەی بەها باڵاکان و چەسپاندنی لە ناخ و دەرونی لاوان و قوتابیاندا. خۆمان بە خۆشحاڵ دەزانین ئەمڕۆ لێرەین بۆ بەرز ڕاگرتن و ڕێزنان لە بڕیار و ئەمرێک کە خوای گەورە لەسەری واجب کردوین. شایەنی باسە ئەم ساڵ لە پارێزگای هەولێر زیاتر لە 3500 کەس ناوی خۆیان نووسی بوو بۆ بەشداریکردن لەم فیستیڤاڵە، بەڵام بەهۆی نەبوونی جێگەوە ئەمڕۆ نزیکەی 3000 کەس لێرە مەوجودن. 3000 باڵاپۆش لەگەڵمانن بۆ فیستیڤاڵی پڕ لە پاکی و ئاوێزان بە دەنگی دۆعا و زیکرەوە ئاهەنگی دەیەمین فیستیڤاڵی تاجی زێڕین ساز دەکەین. لێرەوە پیرۆزبایی لە هەموو خاتوونەکان ئەکەین و پێیان ئەڵێن پیرۆستان بێ بە هیوای ئەوەی ئەم کارەتان لە ناخی دڵتانە و بە ئیمانی دایکە عایشە و مەریەم ئاسا بێت لە دڵ و دەروونداندا ڕەگدا بکتێت. و زۆر سوپاسی بەرپرسی مەڵبەندەکان و لقەکان ئەکەین بۆ هاوکاری تەواویان بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە و بە پێویستی دەزانین لێرەدا سوپاس و پێزانینی خۆمان ئاڕاستەی هەموو ئەو لایەن و کەسایەتی و ڕێکخراوانە بکەین کە پشتیوانمان بوون بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە. لەوانە کەناڵی ئاسپانی سپێدە کە سپۆنسەری میدیاییمان، مەڵبەندی 11 بەریتانیا، ڕێکخراوی نەدووەی لاوانی جیهانی ئیسلامی، نەخۆشخانەی میهرەبان، ڕێکخراوی هانای خێرخوازی، ڕێکخراوی بەختەوەری، خاتوو سیوجل، هەموو ئەو کەسانی کە بە دوعایەکیش بێت لە پشتمان بوون بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە. لیژنەی باڵای تاجی زێڕین 10/2/2024 پارێزگای هەولێر.